سەرۆکۆماری تورکیا نهێنیەک لەبارەی دووە ئۆپەراسیۆنی سوپای وڵاتەکەی بۆ سەر هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. حکوومەتی هەرێم لە بڕیارێکی پێشووی پەشیمان دەبێتەوە. بارزانی و حەلبوسی بەبێ سەدر کۆبوونەوەیان ئەنجامدا. سڵاوتان لەبێ لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. سەرۆکۆماری تورکیا نهێنیەک لەبارەی دووە ئۆپەراسیۆنی سوپای وڵاتەکەی بۆ سەر هەرێمی کوردستان ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت ئۆپەراسیۆنەکانمان بە جۆرەی یاسا نێودەوڵەتیەکان و ڕێکەوتن لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەنجام دەدەین. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەنیدا ئاشکرای کرد ئۆپەراسیۆنی چنگ قفڵ کە لە دژی پاکەکە لە باکووری عێراق ئەنجامماندا بە جۆرەی یاسا نێودەوڵەتیەکان کارمان کردووە. ئەردۆغان وتیشی تورکیا بەردەوام دەبێت لە ئۆپەراسیۆنەکانی دژی پاکەکە لە دەرەوەی سنوورەکانی وڵاتی خۆمان تا ئەو کاتێک کۆنتڕۆڵی خۆمان لەسەر سنوورەکان جێگیر دەکەین. ئەردۆغان جەختی کردەوە تاوەکو ناوچەی زاب بە تەواوی پاک نەکەینەوە ناوەستین و بەردەوام دەبین و تەنها ئەو ئامانجەش ماوە بەدەستی بێنین چونکە هیچ ئەشکەوت و لووتکەیەک نەماوە ئێستا سەربازانی ئێمەی تێدا نەبێت. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان دوای ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران بڕیاری داشکاندنی 8,000 دینار کرێی ئاو و نەبەستنی پێوەری زیرەکی ئاوی ڕاگەاند. بۆ قەزا و ناحیەکان 10,000 دینار و بۆ سنتەری شارەکانیش 20,000 دینار دەبێت. پەرلەمانتارێکیش دەڵێت ئێستا دەبێت کێ داوای لێبوردن لە خەڵکی هەرێمی کوردستان بکات. دەبەن محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فەیسبووکی خۆی ئاماژەی با بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی کردووە لەبارەی بەستن و نەبەستنی پێوەری ئاوی ماڵانەوە و نووسیوێتی. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دوای ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران بڕیاری داشکاندنی 8,000 دینار کرێی ئاو و نەبەستنی پێوەری ئاوی داوە. دەژڵێت لە ماوەی ڕابردوودا کە دەمانوت ئەم پارێ سەرانەیە هاوڵاتیان پابند نەبوون و نەیدان. بەڕێوەبەتی گشتی ئەو بەیاننامەی لەسەر دەرکردین و دەیگوت ئەو پەرلەمانتارە چاواشەکارە و دەبێت داوای لێبوردن لە خەڵکی هەرێمی کوردستان بکات. ئێستا ڕوونتر بووە قسەکانی ئێمە ڕاست بوون. هیوادارم بەڕێوەبەتی ئەو داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکات و وەڵامی هەبێت بۆ ئەو هاوڵاتیانەی بە ناچاری لە ماوەی ڕابردوودا بڕی 8,000 دیناریان لێوەرگرتوون بە ناوی کرێی ئاوەوە. ئەمڕۆ لە شاری هەولێر مەسعود بارزانی و محەممەد حەلبوسی و خەمیس خەنجار بەبێ ئامادەبوونی مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر کۆبوونەوەیان ئەنجامدا. بارگای بەرزانی لە ڕاگەندراوێکدا زانیاری ئاشکرا کردو و نووسیوێتی ئەمڕۆ سێشەممە لە سەلاحەدین مەسعود بارزانی پێشوازی لە شاندێکی بەڵێ هاوپەیمانی سیادە کردووە. ئەوەشی ڕوون کردوتەوە لەو دیداری بارزانی و حەلبوسی و خەنجەردا تیژک خراوەتە سەر بارودۆخی سیاسی عێراق و کۆسپ و گرفتەکانی بەردەم پرۆسی سیاسی عێراق و جەخت لەسەر هەوڵدان بۆ کۆتایی هێنان بە بنبەستی سیاسی و پێکێنانی حکوومەتی تازای عێراقی کراوەتەوە. کۆبوونەوەکەی ئەمڕۆ لە کاتێکدایە سعد مەطلەبی سیاسەتمەداری سربەخۆی عێراق پێشبینی کردووە لە ماوەیەکی نزیکدا لایەنە سەرەکیەکانی ناوماڵی سوننە لەبەر ناکۆکیەکانیان لەسەر دابشکردنی پۆستە حکوومیەکان تووشی لێکترازان و لەبەر یەگەڵۆشانەوەی هاوپەیمانیەکانیان ببن و دواتریش هاوپەیمانی سێقۆڵی زۆرێک پێیان وایە درەنگ یان زوو هەڵدەوەشێتەوە. وتەبێژی ئەنجومەنی سەکردایەتی سلێمانی هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان پەیامێکی سەبارەت بە دوو ئیدارەی بڵاوکردەوە و ڕای دەگەێنێت هەر هێزێک باز لە دوو ئیدارەی بکات بەر نەفرەت دەکەوێت. فارس نۆرۆڵی لە لێدوانێکی میدیاییدا سەبارەت بەو دەنگویانەی باز لە دوو ئیدارەی دەکەن ڕایگەیاند ئەوانەی بازار بۆ دوو ئیدارەی دروست دەکەن لە بیرکردنەوەیکی هەڵەدا دەژین. لە درێژەی لێدوانەکەیدا نۆرۆڵی دەڵێت ئەم وڵاتە مڵکی حیزب یان شەخسێک نییە تاوەکو وەکو کێکی بۆنەکان لەتی بکەن چونکە ئەم هەرێمە بەرهەمی خوێنی ئەو شەهیدانەیە کە خوێنیان لە پێناویدا بەخت کرد هی ئەوانەیە کە بە گیانێکی شۆڕژگێڕانەوە بۆی دەجەنگان و لە داهاتوشدا بۆی دەجەنگن. بۆی هەر هێزێک کار بۆ دوو ئیدارەی و لاوەزکردنی ئەم هەرێمە بکات بەر نەفرەت دەکەوێت. وتەبێژی پارتی لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەژڵێت پارتی پێی وایە دوو ئیدارەی هەنگاونانە بۆ دواوە و پاشەکشەیەکی گەورەیە بۆیە لەژێر هیچ پاساوێکدا باوەڕی پێی نییە. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.